بەرەی کوردستانی ئێران بەرەی کوردستانی لە ئێران دیارە من باسی ئەوم کرد کە ئەو هەڕەشەی ڕەزا پەهلەوی چەنە کۆنەپەرستان و فاشستانەوە چۆنە بێ لە بەرامبەریا بوەستنەوە لەبەرەوە هیچ کەس ڕخنەیە کە من ئێستا لەم پرۆژەی ئەگرم ناوێ بە حسابێ حساب کاکە گوایە ئێمەمانان چەپەکان و کۆمیستەکان لە دژی بەرژەوەندی خەڵکی کوردستانین لە دژی ئازادی خەڵکی کوردستانی لە دژی سەربەخۆیی خەڵکی کوردستانی یاخود لە دژی پێکهاتنی دەوڵەتی لە کوردستانە پێکهاتنی دام و دەستگایەکین کە نوێرایەتی خەڵکان لە کوردستان هەرگیز جوانیە. بەڵام ئێمە خەڵکی کوردستانی عێراق دەستمان بەو ئاگرەیە چزیوە کە ئومێدەوانی خەڵکی کوردستانی ئێران هەمان تەجروبە ئەزمون نەبینەوە. باسیەم بەری کوردستانیە بنکەنانی بەری کوردستانی مەبەستم ئەوەیە کە ئەم هاوپەیمانێتی کە لە بینەوە پێش حیزبیا دروست بووە هەمان ئەو بەری کوردستانەیە کە لە ساڵی لە پێش ساڵەکانی 1991 لەلایەن یەکێتی و پارتی و هەندێک حزابەوە دروست کرا بۆ گوایە بەرەنگار بوونەوەی ڕژێمی سەدام و دواتر لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 لە دوای خرۆشانی جەماوەری لەسەر تاسەری کوردستانە کە ڕژێمی باسی ناچار کرد سەرنجام هەرو خرۆشانە ناچاری کردنەک هەر تەنها خەتەکانی 34-36 بوو چەند بوو ئەو کاتەکە ئەمریکا خەتی دژە فڕینی دانا هەر بە ڕاپەڕینی خەڵک لە هەولێر و لە سلێمانی و لەوانەوە ناچار حکومەتی بەعس کوردستانی چۆڵ کرد ئەم بەرەی کوردستانی ئەرە و کاتە بوو بە دەسەڵاتدار لە کوردستانی عێراق و ئەم هاوپەیمانێتی نێوان ئەم ئەحزابانە کە دیارە لە نێو ئەم ئەحزابانەیە حیزبێکی بە ناوی پژاک کە خۆی گوایە بە نوێنەرایەتی تەرحی کۆمەڵگەی دیموکراسی و کۆنفیدرالیزمی نازانم چی و ئەم شیعاراتانە نیشانەدا کە ئێستا دەرەکەوێ لەم هاوپەیمانەتیە کە کردویانە ناوبۆشە درۆیە ڕیتوریکە فێڵە بۆ خەڵەتانی خەڵکە و هیچی تر نییە و بە ڕوون و ڕاشکاری من دواتر باسێکم بۆچی بەرەی کوردستانیە لە بین ئەم هێزانەیە دروستە بێ بۆ ئەوەی لە داهاتوە ئیتر دەسەڵات لە کوردستانی ئێرانی شاوەک چۆن لە بین یەکێتی و پارتی و هەنێک وردە حیزب و وردە دووکانە بەشیان کرد لە ساڵی 1991 هەمان پرۆسەش لە کوردستانی ئێرانە دووبارە بکەنەوە. لە ساڵی 1991 کاتێکە ڕاپەڕین ڕوویدا جەماوە ڕاپەڕینی کرد شوراکان لە شارەکانی کوردستانە دروست بوون خەڵک بەتایبەتی لە شاری سلێمانی خەڵک لە ڕێگەی شوراکانی خۆی لە ڕێگەی نوێنەرانی ڕاستەوخۆ هەڵبژێراوی کۆبوونەوە گشتەکانی خۆیانەوە هەوڵێنەدا دام و دەستگاکانی شار و دام و دەستگا ئیداریەکان و بەڕێوەبەریەکان و خزمەتگوزاریەکان بخەنەوە سەر پێی خۆیان و ئەوانە خۆیان ئیداری ئوموری خۆیان بکەن. بەڵام بەرەی کوردستانی هەر ئەو کاتە بە زۆری چەک بنکەی شوراکانی داخست کەوتە تەبلیغکردن لە ڕێگەی ڕادیۆکانەوە کە تەنها ڕادیۆیەک بوو کە خەڵک ئەی کردەوە گوێی لێگرت خەڵک پەلاماری شوراکانیدا داوای لە خەڵک کرد کە لە شوراکان دوورکەونەوە بە گومان لێکراوە و بەچی و بەچیان لە قەڵەمدان وە سەرنجام دەسەڵاتی کوردستانیان لە خۆیان پێکێناو لە خۆیان دروست کرد. مەسەلەکەش زۆر زۆر سادەیە. ئێستا زۆر کەس باسی ئەو ڕابردووە کە ئەمانە هاتنەوە و هەمویان جەردە بوون و لاینەوە لە شاخەوە هاتنەوە و هیچیان نەبوو بوون بە خاوەنی ئەم هەموو سەروەت و سامانەوە لە هیچەوە بوون بە سەردار و دەسەڵاتدار و ئەمانەی تۆتەوێت چۆن بێ معلومە کەوا بێ کۆمەلگایەکی دیاری کراوە دەسەڵاتێکی سیاسی تایە بە زەبری ڕق بە زەبری شەڕە بە زەبری ڕاپەڕینە بە زەبری هەشتێکە ئەم دەسەڵاتە تەفروت و نابێت لە ناوچێ ئەبێت دەسەڵات و بەڕێوەبرتنی کۆمەلگا دووبارە دروست بێتەوە خۆیمە هینین سەردەمی گالیسکە نییە سەردەمی بڵین کۆن نییە 1000 ساڵ لەمەوە پێش مەجموعەیە دێبینوانم کوێ خایە بۆ خۆمان هەڵبژێن شاری گەورەت هەیە تۆ لە شاری سلێمانیە ملیۆنە نەفەری هەیە شارەکانی
کوردستانی ئێران سەدان هزار کەسی تیاژیۆمان ڕێخستەوەی ئەم شارانە پێویستی بە دام و دەستگای ئیداریە و ئەم دام و دەستگا ئیداریە پێویستی بەوە هەیە توانا و سوڵتەی بەڕێوەبردننی کۆمەلگای هەبێ و ئەم توانا و سوڵتەی بەڕێوەبردننی کۆمەلگایە لە دوو ڕێگا زیاتر ناکرێت دروستکرێ یاوەتە لەسەرەوە دروستیەکەی یاوەتە لە خوارەوە دروستیەکەی یاوەتە بە بەشداری خەڵک دروستیەکەی یاوەتە بە زۆری سەرنیێزەی مەجموعە چەکدار و ئەوانە دروستێکی لەم دوو ڕێگایە زیاتر نییە ناتوانێت کۆمەلگا بێ ساحب بێت و هەروە بێت و ئەوانە چۆنە ڕوا بڕوە شەبەکەی ئاوت هەیە شەبەکەی کارەبات هەیە ئێستا ئەنتەرنێتت هەیە تەلەفۆنت هەیە ینی بازێ لە گینەکان هەند ئەنارکیستەکان کە هەندێکیان زۆر بێدەماخن ئەسڵەن ئەوە ئازانم لە سەردەمی هی ناژینەوە نیە هەوجار و جەنجەڕ و ئەوانە یاژین و ئەوانە خوازانە سەردەمی بەردە ئەو شارە و دیانە هەمویان دابنیشن پێکەوە بە شێوەیەکی ئاسۆی و نازانچی ئاسۆیی چی تۆ کۆمەلگایەکەت هەیە هەرەبی دامەزراوە و ئەمە دەسەڵاتی پێویستە ئەم دەسەڵاتە ئایا بە بەشداری خەڵک دروستیەکەیتەوە یا لە دوور بە بەشداری خەڵک لەم دوو ڕێگای زیاتر نییە بە بەشداری خەڵک دروستیەکەی لە ڕێگەی شوراکانی ڕێگەی کۆبوونەوەی گشتیە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەرچێکی ناوەنی لە ڕێگەی ئەمانەوەی تۆ دەسەڵاتە و نوێنەراتی خەڵک دروستەکەی یاوەتە لە ڕێگەی مەجموعە حیزبەوە پێکەوە ڕێگەکەونەوەوانە چەکیان بەدەستەوە زەبریان هێو زۆریان هێوان و فەرزێکەنەوەوانڵێ نێمە تاقە هێزین تاقە شەرعیترین هێزین کە بتوانین ممارەسەی عنف بکەین ئەمەش دەوڵەت ئەمە معنای دەوڵەت دروستە بێتەوە لەم ڕێگایە و دەسەڵاتی سیاسی لەم ڕێگایە دروستە بێتەوە ئەم دوو ڕێگایە زیاترت نییە و سەرنجام ئەو هێزانەی کە ئێستا خەریکن بەبێ ئەوەی قسە لەسەر ئەلتەرناتیوی بەڕێوەبردننی داهاتوو بکەن و ئەوانە خەریکن بەم جۆرە ئێتیلافە سیاسی قسە لەسەرەواکەن هێزی پێشمەرگەی خەین و هێزی چەکدارێگە خەین و نازانم بەڕێوەبردننی کۆمەکە خەریکن لە بین یەکترا ڕێکەون بەبێ ئەوەی ئەسڵە خیاڵن لای ئەوە هەبێ باسێک لەوە بکەن کە شوینەوە بۆ ناو شاربوون بوونە خەڵک توانای ئەوەی هەبێ لە ڕێگەی ڕێکخراوە مەدەنیەکانی خۆیەوە دام و دەستگا دروستکاتەوە ئەمە هەمان نموزەجی بەرەی کوردستانیە کە ئەوە 35 ساڵی ڕێکە ئێمە خەڵکی کوردستانی عێراق تاوانەکەی ئەدەین و باجەکەی ئەدەین ساڵی 1991 وەختێک بەرزانی و ئەم مەسعود بەرزانی و بەرزانیەکانی تر و ئەوانە هاتنەوە ئەسان کەس هەر بە هیچی نازانی هەرمایی گاڵتەجاری بوون لە لای خەڵکی زۆری کوردستان بەڵام جەلال تاڵەبانی هێنانی کردنی بە هاوپەیمانی خۆی ئەوانە لەبەرەوەی ئەیزانی ئەوەی وێت لەسەرەوە دەسەڵات دروستکات و ئەوانە و پێویستی بە سەرۆک عشیرەتەکان هەیە پێویستی بە ئەو تەیفە کۆنەپەرست و دواکەوتوی کۆمەڵگەی کوردستان هەیە بۆی ئەم کارە بکەیژە بەتەنیا بۆی ناکرێت بەتەنیا ئەو کاری بۆ ناکرێت کە لەسەرەوە ئەم دام و دەستگار نەشێویست پشت بە شوراکان ببەستێ نەوشیروان مستەفا کە دواتر باسی کرد ئەم دەسەڵاتە حیزبی و ئەوانە خۆی فاسدترین و حیزبیترین و دواکەوتوترین عنسوری ناوبەرەی کوردستانی بوو کە ئەستەن حیزب بوو دەسەڵاتی پێ یەک شتێک بوو بەس دوای لەبەرەوەی بەشەکەی خۆی کەم بۆ ئەوانە لە 10 ملیۆن زیاتریان نایە بوو بە دوژمن و دژمنایەتی کردنی ئەم چییە ئەم فۆرمە لە حکومڕانی و ئەم تیورانی هێنایە پێشەوە فۆرمە لە حکومڕانی بەعمل نایم حکومڕانیەتیە بێ ئاڵوگۆڕی بەسەرا بێ ئەوانە گەنا خۆیان هیمون هەر لە بیدایەتەوە یەکێتی لەبەرەوەی هێزێکی کۆنەپەرستی بۆژوازی بوو دەستی لەگەڵ دەستی حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستانە تێکەڵ کرد پارتیە کە هەموو کەس لە خەڵکی کوردستان ئەزانێت ماهیەتەکەی چییە ئەزانێت چۆن حیزبێکی بنەماڵەیە کە خەڵکی کوردستان بەڕەعیەتە زانێ ئەسڵەن هەمووی بە خوڵاوی خۆی زانێ ئەبێ هەربانیان کەن ئەزبەنی نەشە ئەم حیزبەیە ئەمانی هێنایە و ئەمانی کرد بە سەردار بەسەر خەڵکەوە و نەتیجەکەی ئەژبینی کێشێتی نیشتیمانی کوردستان بۆ بە چ قەشمەریەک لەم ڕۆژگارەیە بۆ بە چ گاڵتەجارێک لەم ڕۆژگارەیە چۆن بۆ بە بیاری دەستی پارتی بارەزی خۆی ئەهێنێت و ئەیبا جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ وەختە مەسیری پافڵ و مافڵەوانەژە بینین بای چەنە یا هەر باز زەعیف بێ هەر ئەسڵەن جمهوری ئیسلامی ئێران تۆزێت زەعیف بێتەوەوانە چارەنووسی بافڵ و مافڵە بینین کە ئێستا بافڵ و قوبا دەبین کە خۆیان پێشتەوە ئەسڵێکی حەزف بوو ئەسڵەن معنای وجودی یاخود فەلسەفەی وجودی لە دەستناوە ئەمەی کە ئێستا لە کوردستانی ئێران ئەکرێ ئەم بەرەی کوردستانی ئێران هەمان شتە
اینجا ئێستا پژاکێک کە بەم هەموو باسی نوێنەرایەتیکردنی خەڵکو و سیستەمی دیموکراتی و کۆمەلگای دیموکراتی و ئۆج ئالان سوودی لە نازانم بووکچین وەرگرتووە و نازانم مۆدێلەکەی ڕۆژاوا ئەیهێنین بۆ ڕۆژهەڵات و ئەمانە هەمووی دەرەکەوێ هەمووی قسەی پوچە هەمووی قسەی پوچە ئەگەرنا ئەم ڕێکەوتنە ینی چی لەگەڵ حیزبی دیموکرات ئایا لە ڕژێر فشارە ئەمە کراوە بە پژاک و دیارە خۆ من هیچ کاتێکتەوە هەموو بەەوە نییە کە پژاک هێزێکیوانە بێ بەڵام پژاک بەم تەبلیغاتانی لە ناو خۆیان مەجموعەیەکی زۆری بەم تەبلیغاتانە گۆش کردووە بە جۆرێک فێڵی لێکردوون بەشێکی زۆری ئەو هێزە زیندوەی ناو کۆمەڵگای کوردستانی ئێرانی لە دەوری مەجموعەیەک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کۆ کردوتەوە و بەداخەوە بەشی زۆری ئەو ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی بە جۆرە لە جۆرەکان لە ژێر نفوزی پژاکان بەڵام ئەم هێزە کە دیارە هەر لە بیدایەتەوە دیارە زۆر کەسی تریش باسیوان کردو هەموو منهەجی پەکەکە منهەجی ریال پۆلیتیکە سیاست دەکا بە معنای کەریمە بە معنایەوەی هێزم دەستکەوێ وەکو حیزبێکی سیاسی دەسەڵات بگرت باسی ئەوەی کە نەتەوە و نیشتیمان و ئەمانە هەموو ئەو چوارچێوانان بۆیکەوە ئەم حیزبە دەسەڵاتی هەبێ ژنا هیچ شتێک هیچ حقیقەتێک لەمایانێ باسی ئەزمموی ڕۆژاوا مەکەن ئەزمموی ڕۆژاوا ئەزمموی خەڵکێکە کە لە بەرامبەر داعشا وەستایەوە شتێک بۆ ئەمانە من ئەزمموی ڕۆژاوا لە کاتی تری شاوتومە نا سەرکەوتنەکەی بە سەرکەوتنی ئەو ڕێبازە زانمون نەژێرکەوتنەکەش یەگەر لە داهاتوە شکستی هێناو ئەمانە و لە شوێنی تریشا ئەمە وتوەوە ئەزممویکی تر و ئینێکی ترە ئەمەی کە لە ئێستا لەم دۆخەی ئێستاە کە خەریکە لە ئێرانە بژاک ئەیکا لەگەڵ حیزبی دیموکراتە ئەوانی تر ئەسڵەن باسییان هەر نەکەی باشترە مەجموعەیەک چەکدار و مەعاشخۆری پارتین مەجموعە مەعاشخۆری پارتین و دانیشتون لە هەولێرە لە بەری ئەو نەوتە زراوی خەڵکی کوردستانی عێراق خۆن و ئەوانە و دابەستن و گەورە کراونەوەوانە و قەڵەو کراونەوەوانە دانراون بۆ ڕۆژێکی لەم بابەتە بەکاربێنەوەوانە ئەسن ناکرێت بە حیزبی سیاسی ناوبرێن وڵام حیزبی دیموکرات حیزبێکی سیاسیە و معلومەکە بنەچەکەی چییە معلومە کە ڕابردوەکەی چییە معلومەکە کە ئەسڵەن قوڵی نەبوو کۆمەڵە پێی بڵێت تۆ حیزبی بۆ ژوازی کوردستانی هەر لەسەرەوەی کە پێی وتی حیزبی بۆ ژوازی کوردستانی کەوتە قەت و عامی کۆمونیستەکان و کوشتاری کۆمونیستەکانەوە ئەنە ئەم حیزبی دیموکراتەرە و حیزبی دیموکراتەیە کە لە زۆر جێگاتە تەجاوزی بە زیندانەکان و بە ئەسیرەکان کردو ئەوان خەڵکی مەدەنی و خەڵکی بێچەکی کوشتارە کرد لەسەرەوەی کە پێی و دیان بە کۆمەڵەوە بۆ ئەمە و حیزبی دیموکراتەیە پژاک ئێستا لەگەڵام حیزبی دیموکراتەیە ڕێکەوتووە کە لە داهاتووە دەسەڵات لە کوردستانە پێکەوە دروست بکەن و پێکەوە پێشی بێنن ئەمە پێی ناوترێ پرۆژەیەک بۆ سەرخستنی کۆمەڵگە ئەمە پێی ناوترێ پرۆژەیەک بۆ ئەوەی کە خەڵک خۆی بە خاوەنی کۆمەڵگا بزانانی یا خاوەنددارێتی لە کۆمەڵگا کە یا خاوەنددارێتی لە خۆی بکەنا ئەمە پرۆژەیەکە بۆ دروستکردنی دەسەڵاتێک عینی ئەوەی کە لە کوردستانی عێراقا کرا عینی ئەم دەسەڵاتە حیزبیە عینی ئەم دەسەڵاتە کە 35 ساڵە تاڵانی ئەو کۆمەلگایەکە 35 ساڵە هەرچیەک ئەو کۆمەلگایە جوان بوو هەوڵی داوەتێشی بدات و لە بینی بەرێ زمینەیەشی دروست کردو بۆ دروستبوونی ئەم ڕەوتە سەلەفیە دواکەوتو کۆنەپەرستە زمینەیەشی دروست کردو بۆ دروستبوونی ئەم پیاو سالاریە زۆر دزیەوە کە بەڕاستی سی تەلەڤیزیۆنەکانەکەی ژن زۆر مافی هەیە ئەوانە وڵام بڕۆ ناو گەڕەکە هەژان نشین و فەقیر نیشتینەکان و ئەزانی پیاو سالاری تا ئاستێک لەم کۆمەلگایە ڕەگ و ڕیشی داکوتاوە برسان هەیە ژنی تایە قەبرسان هەیە بۆ ژنانەکە خاوەنیان نییە لەبەرەوەی کە کوژراون و کەس خۆیان ناکا بە خاوەنیان کەس و کارەکانیان نیان کوژن و بەلەدەیان نێژی ئەم دەسەڵاتە ئەم کۆمەلگای ئاوا لێ کرد و ئەم دەسەڵاتەش کە حیزبی دیموکرات و پژاک ئەیانوێ لە سەر و سەری خەڵکەوە دروستیکەن و هەمان کارەکە لەبەرەوە وەک پژاک و وەک سەرکردایەتی پژاک و ئەمانە معلومەکە بەرنامەیان چییە بن هیچ تەوهمێکم لەو بابەتەوە نیە بەڵام کاتێتی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوانی کە بە تەبلیغاتەکانی ئەم حیزبان و دیموکراتی و کۆمەلگای دیموکراتی ئەوانە هەڵخەڵەتاون و لەسەر ئەم لاحنا یاریتان پێکراوە بە جۆرێک بەداخەوە
کاتی ئەوەیە چاوتان بکەنەوە، کاتی ئەوەیە داوای مافی خۆتان بکەن، کاتی ئەوەیە ڕێگا بگرن لەوەی لە سەرسەری ئێوەوە پاش ئەو هەموو قوربانیدانە، پاش ئەو هەموو بەرەنگاری کە کردتان، پاش ئەوەی بۆ هەر مافێکی سادە، هەر نەختێک لە ئازادی گەورەترین قوربانیتان داوە لە ژێسای جمهوری ئیسلامی ئێرانە، مەجموعەیەک ئوردوگانشین و مەجموعەیەک بەرتیلخۆر نۆکەرەکانی حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و بەرزانی بێنەوە لە کوردستانی ئێران ببن بە حاکم بەسەردان. کاتی ئەوە هەیە ئەوە ڕەت بکەنەوە و فشار بێنن بۆ حیزبەکەتان، بۆ پژاکتان، بەهەرحاڵ کە دەستبەرداری ئەم پرۆسە نالەبارە لە فرۆشتنی ئیرادەی خەڵک بێ بە ئەم حیزبە کۆنەپەرست و دواکەوتوانە، فرۆشتنی ئیرادەی ئێوە بێ، ئیرادەی ئێوە کە لە ناو کوردستانی ئێرانە ئەو خەباتە مەدەنیاکەن. بەهەرحاڵ لە ڕووی ئایدۆلۆجیەوە هەر ناکۆچیەکە بێ، ئیختیلافێک کە بێ بە جێگای خۆی، باسەکە لەسەرەوە نییە گەرەمانە بکری تر ئێمە ڕەخنەی ترمان لە پژاک و لەم ڕەوتە نابێت و ئەمانە، بەڵام خودی ئەم کارە ئەمە خیانەتێکی گەورەیە دەرهاق بە هەمانە و قسانەی کە خۆیانیکەن، نەک بە قسەیەکە پێویستە بکرێ، بە قسەیەکە من بە شۆڕژ جێڕانێزانم، هەر بۆ پەیامەی کە خۆیان ئەیدەن، هەر بۆ قسانی کە خۆیان لە ڕابردووە ئەیانکرد. دەورانێکی دوور و درێژ بوو خەڵک چاوەڕوانی ئەوە بوو ڕۆژێ لە ڕۆژان پژاک بەدەمیاوێ بڵێ جمهوری ئیسلامی ئێران بڕوخێن، بەڵام ئەو ڕۆژەی وتێ بە جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ، ئەو ڕۆژە بوو کە لە پەنا حیزبی دیموکراتە قەراری گرتووە لەگەڵ ئەوە پەیماننامەی ئیمزا کردووە. ئەمە مەسەلەیەکە پێویست بە هەڵوێستە ئەکا، پێویست بە بەرەنگاریەکە، سەرباری داخۆشیکردن لە مافی خەڵکی کوردستان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی تا ڕادەی جیابوون و پێکەنانی دەوڵەت لە ڕیفراندۆمێکی ئازادە، بەڵام ئەم جۆرە دەسەڵاتە حیزبیە، چینایەتیە، دەرەبەگایەتیە، دەوڵەمەندیە، سەرمایەداریە خەڵکی کوردستان قبوڵی ناکا و نابێت قبوڵیکە. پاش ئەم قوربانیە مۆدێلێکی تر لە حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و ئەم حکوومەتە حیزبی و گەندەڵ و تاڵانکاریکە لە کوردستانی عێراقا دروست بووە نابێت ڕێگا بدرێت لە ئێرانە دروست بێت.